بەڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئەوڕیانی ئاوکار ماتونێتەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پشتیوانی دایکانی دادخوازی سنان لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی. گرانکردنی نرخی نان لە شاری سنە و ناڕەزایەتی هاوڵاتیان. ڕێزلێنان لە یادی سمکۆ مەولودی لە شاری مهاباد. لەسەر کاردەرکردنی فرمێسک فەتاحی لە ئاموزش و پەروەرشی مەریوان. ناڕەزایەتی خەڵکی لۆردەکانی چوارمەحاڵ و بەختیاری لە ئاستبیاوی. پشتیوانی 7,000 معلم و کرێکار لە ڕەسوڵ بۆ داغی. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری تاران. بڕینی کارەبا لە نەخۆشخانەکان و سازبوونی مەترسی لەسەر گیانی نەخۆشەکان. لە سێدارەدانی بەندکراوێکی ژن لە زیندانی خۆڕەماوە و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی فەڕەنسا دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. پشتیوانی دایکانی دادخوازی سنە لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی. ڕۆژی یەکشەممە حوتی گەلاوێژ کۆمەڵێک لە دایکانی دادخوازی شاری سنە لە کۆبوونەوەیەکدا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی ڕاگەیاند. دایکانی دادخوازی شاری سنە وێڕای شەرمەزارکردنی حوکمی ئەعدامی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی خوازیاری ڕاگرتنی سزای ئەعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و مەدەنی بوون. گرانکردنی نرخی نان لە شاری سنە و ناڕەزایەتی هاوڵاتیان. بە پێی هەواڵی گەیشتوون نرخی نان لە شاری سنە گران بووە و لە ئەستۆنەگرتنی بەرپرسیارەتی ئەو گرانیە لەلایەن ناوەندە دەوڵەتیەکانەوە ناڕەزایەتی خەڵکی ئەو شارەی لێکەوتوێتەوە. بە وتەی هاوڵاتیان نرخی هەر دانەیەک نانی سەنگەک یان لەواش 500 مەنگ گران بووە، لە حاڵێکدا دەوڵەت هێشتا بڕیاری گرانکردنی نانی نەداوە. گرانی و هەڵاوسان تەنگی بە خەڵکی پارێزگای کوردستان هەڵچینیوە و گرانی نان کە سەرەکی ترین خۆراکی خەڵکە کاریگەری لە ژیان و مەعیشەتی جەماوەردانەوە. ڕێز لێنان لە یادی سمکۆ مەولودی لە شاری مەهاباد. ڕۆژی یەکشەممە حوتی گەلاوێژ مەراسمی ساڕۆژی لەدایکبوونی سمکۆ مەولودی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری مەهاباد بە بەشداری دایکانی دادخواز و خەڵکی ئازادیخوازی ئەو شارە بەڕێوەچوو. سمکۆ مەولودی ڕۆژی چوارشەممە 4 خەزەڵوەری 1401 هەتاوی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو دایکانی دادخوازی شاری مەهاباد بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو گیان بەخت کردووە وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. لەسەر کاردەرکردنی فرمێسک فەتاحی لە ئاموزش و پەروەرشی مەریوان. لە ڕۆژانی ڕابردوودا معلمێکی دڵسۆزی شاری مەریوان بە ناوی فرمێسک فەتاحی بە بڕیاری دیوانی باڵای دادپەروەری ئیداری لەسەر کار دەرکراوە. بە پێی راپۆرتی شۆڕای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران، ڕەوەندی بێکارکردنی معلمان لە پارێزگای کوردستان بە خێرایی دەڕواتە پێش و پەروەندەی سەدان معلم ڕەوانەی لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایداریەکانی ئاموزش و پەروەرش کراوە. ڕەوەندێک کە سەرکوتگەریەکانی دەیەی 60 بیر دەخاتەوە. کوژرانی ژنێک لەلایەن باوکیەوە لە شاری ساڵماس. شەوی شەممە 6 گەلاوێژ پیاوێکی خەڵکی گوندی گۆزەڕەشی سەر بە شارستانی ساڵماز کچەکەی خۆی بە ناوی جانێت چوپانی بە بیانووی پاراستنی نامۆس کوشت. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان جانێت چوپانی تەمەن 25 ساڵ و دایکی 2 منداڵ لەگەڵ کوڕێکی خەڵکی گوندی گۆزەڕەش پەیوەندی سۆزداری ساز کردووە و کاتێک یەکێک لە خزمەکان وێنە لە پەیوەندی نێوان هەڵدەگرێت و بە خەڵکی ئاوای نیشان دەدات باوکی جانێ لە ماڵەوە دەیکوژێت. ناڕوونی چارەنووسی فەرید ئاداک لە گرتوخانەی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕەژیم. چارەنووسی فەرید ئاداک شارۆمەندی خەڵکی گوندی ژیواری سەر بە شاری سەوڵاوە پاش دەست بەسەرکران لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. فەرید ئاداک مانگی جۆزەردانی ئەمساڵ بەبێ باڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە لە شاری کەرەج دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بنەماڵەی و هاوڵاتیە چەند جار سەردانی ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی ڕژیمیان کردووە، بەڵام
هیچ زانیاریەکیان لەسەر وەکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو دەست نەکەوتووە. ناڕەزایەتی خەڵکی لۆردەکانی چوارمەحاڵ و بەختیاری لە ئاست بیاوی. ڕۆژی یەکشەممە حوتی گەلاوێژ دانیشتوانی شارۆچکەی فەزری سەر بە شارستانی لۆردەکان لە ئاست بێئاوی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێ وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەرپرسانی ڕژیم لە جیاتی جێبەجێکردنی داخوازی خەڵک هێزە سەرکوتگەرەکانیان بۆ تێکدانی کۆبوونەوەکە نردووە. پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری یەکێک لە پراوترین پارێزگاکانی ئێرانە، بەڵام زۆربەی شار و گوندەکان ئاویان نییە و سەرچاوە ئاویەکانی ئەو پارێزگایە بۆ دامەگیرکردنی ئاوی پارێزگای ئیسفەهان و شارۆچکە سەنعەتیەکان بەکاردەبرێت. پشتیوانی 7,000 معلم و کرێکار لە ڕەسوڵ بۆ داغی. 7,000 معلم و چالاکی کرێکاری لە نامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ڕەسوڵ بۆ داغی چالاکی سنفی فەرەنگیانی ئێران بوون. لە بەشێکی ئەو نامەیەدا هاتووە ڕەسوڵ بۆ داغی ڕۆژی 10 گوڵانی 1401 دەست بەسەر و بۆ زیندان گوازراوەتەوە. ئەو چالاکە سنفیە لە ماوەی بەندکرانیدا تەنیا یەکجار و بۆ ماوەی 4 ڕۆژ بە بۆنەی خوازبێنی کچەکەی مەرەخەسی پێدراوە. ئێستا 2 ساڵ بەسەر کاتی بەندکرانی ئەو چالاکە سنفیەدا تێپەڕ دەبێت و هەوڵی پارێزەرەکان بۆ ناردنی پەروەندەکەی بۆ دیوانی باڵای وڵات بێئاکام بووە. لە ڕۆژانی ڕابردووشدا ڕەسوڵ بۆ داغی لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری تاران. بەیانی ڕۆژی شەمە 6 گەلاوێژ چالاکێکی مەدەنی خەڵکی تاران بە ناوی ئەمیر فەعال عێراقی تەمەن 34 ساڵ لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان ئەمیر فەعال عێراقی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و پرۆپاگەندا دژ بە ڕژیم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کراوە. شانی باسەکە بە دوواداچوونی بنەماڵی و شارۆمەندە بۆ ڕوونکردنەوەی چارەنووسی ئاکامێکی نەبووە و زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. بڕینی کارەبا لە نەخۆشخانەکان و سازبوونی مەترسی لەسەر گیانی نەخۆشەکان. بە پێی راپۆرتی شارۆمەندان بڕینی کارەبا لە شارەکاری ئێران گەیشتوتە نەخۆشخانەکان و بەهۆی نەبوونی بەرق گیانی نەخۆشە تایبەتەکان کەوتۆتە مەترسیەوە. بە وتەی هاوڵاتیان بڕینی بەرق لە نەخۆشخانەکانی ئێران لە باکووری وڵاتەوە تا ناوەڕاست و باشووری ئێران درێژەی هەیە و ژەنڕاتۆرەکان بەتایبەت لە نەخۆشخانە دەوڵەتیەکان کۆن و لە کارکەوتون. نەبوونی بەرق زیانێکی زۆری بە بەشی سەنعەت گەیاندووە و مەترسی لەسەر ژیانی بەستەری کراوانی نەخۆشخانەکانی ئێران دروست کردووە. بۆ نمونە شەوی ڕابردوو گیانی 18 نەخۆشی بەشی دیالیزی نەخۆشیەکانی نەخۆشخانەی مەحەلات بەهۆی بڕانی کارەبا کەوتە مەترسیەوە. لە سێدارەدانی بەندکراوێکی ژن لە زیندانی خۆڕەماوە. بەیانی ڕۆژی یەکشەممە حوتی گەلاوێژ بەندکراوێکی ژن کە ناسناوی ئاشکرا نەکراوە لە زیندانی پارسێلۆنی خۆڕەماوە ئێعدام کرا. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی شەممە و یەکشەممە 4 بەندکراوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی خۆڕەماوە لە سێدارە داوا کە یەکێکیان ژن بووە. ناسناوی ئەو سێ بەندکراوەی دیکە بریتیە لە ئاردەشێر مەلکەت تەمەن 45 ساڵ، عەزیم ئەمیرایی تەمەن 40 ساڵ و شارۆمەندێکی خەڵکی تاران بە پاشناوی فەڕۆخ نژاد تەمەن 27 ساڵ. وا دوا هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی فەڕەنسا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە حوتی گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی فەڕەنسا دژ بە سزای ئێعدام لە ئێران کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە کۆمەڵێک لە چالاکانی سیاسی لە مەیدانی باستیلی پاریس کۆبوونەتەوە و بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بوون. بەشداربوانی ئەو چالاکیە دژ بە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە و داوایان لە کۆمەڵگای جیهانی کردووە لە ئەستپێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا بێدەنگ نەمێنن. خۆپێشاندەران هەروەها خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.